بنای خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو نەریەتەکی ساڵانەکە لە قەبستانی گەروێ ڕەزان لە قەزای ڕواندز خەڵکی خێرخوازی گەنجێکی زۆر هەڵەستی بە دروستکردنی تابوت لە قەبستانەکان. تابوتەکانیش تەنها لەوەی قەبستانی نینە بەبێ فەرق و جیاوازی لە هەر شوێنێک لە دەوروبەری ڕواندز و قەزا و ناحیەکان پیشیان پێبوو دێن لێرە ئەبەن. خوای گەورە پاداشتی بەخێریان بداتەوە کە بەبێ فەرق و جیاوازی لە هەموو گەڕەکەکان بە گەورە و بچووک و منداڵ هەرستن بەبێ بەرامبەر ڕۆژانە دێن لێرە و تابوتانە دروست دەکەن و خەڵکەکەش ینی قوم و چەقڵ و خەباتە و هەمووی بەبێ بەرامبەرە بەبێ ئەوەی کەس مستەفیدی یەک دیناری بیت لۆ خێر و چاکە و پیاوەتی خۆیان دێن لێرە تابوتی دروست دەکەن و خوای گەورە پاداشتی بەخێری هەموو لایەکی بداتەوە. سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو دەستەی ینی لەم شاری ڕواندز هەستاینە بە دروستکردنی تابوت کە ساڵانە چەند جار ئەو عەملەیە ئەکەین کە دروستکردنی تابوتە لەو گۆرستانەکانی ڕواندز و ینی گوندەکانی دەوروبەری ئەم لێرەوە دەستخۆشی لەو هەموو گەنج و کەسە بەتەمانە کەم ینی کە بەشدار بووینە لەو هەڵمەتە کە بەڕاستی سەدەقەتی جاریە من لێرەوە دەستخۆشیان لێکەم بەڕاستی کە ساڵانە چەند جار ئەم کارە خێرا دەست پێەکەن. من لێرەوە زۆر سپاسی ئێوەی بەڕێز دەکەم. برام ئەمە لە مێژەوەیە ئەو کارە لێرە هەیە کارێکی هەرەوەزی و خێرخوازیە پێکەوە ئێوە پێشمان خۆشە ئیشەکە ئیشاڵا ئیشەکە هەر بەرەو گەشەتر ئەڕوا لە وەناکەی زەعیبی هیوادارین شوێنەکانی تریش چاو لە ئێمە بکەن لەبەرەوەی لە زۆر شار و شارۆتکەکان گۆڕ و لێدان و برێن زەویەکە و هەر هەمووی بەکرێ و هەمووی بەکرێ ئیشەکرێ ئەمە دەگەر ئەوەی دانی نەهانی ئەو خەرکیە دەین هەموو بە خێرخوازی و بە هەرەوەزی ئەو کارەی پێکەوە ئەنجام بدەن و هەتا مردووەکان بەرەو گۆڕەتن و دەفن و کەپن ئەکرێن هەموو شتەکان بە هەرەوەزی و بە خێرخوازی بیشاڵە وە نەکەین هیچ شتی کرێ و پارە و ئەو مەسەلانی بێتە ناوێت. ئێمە ساڵانە کۆمەڵە گەنجێکی خێرخوازین لە شاری ڕواندز هەرستین بە تاپ و دروستکردن بۆ ڕوانزوو بۆ دەروبەری بۆ گوندەکانی و بۆ دەروبەری ڕوانزێ لەخوای بە زیادی بی کۆمەڵە خێرخوازیی زۆر هەستان بۆ چیمەتۆ دابینکردنی چیمەنتۆ قوم و بیارسی و هەروە کافەری خلۆ خەباتەی لەخوای بە زیادی هەزار شتاب تا دروستکردن لە 6 نەفەری زیاتر دێنەوە تاپ و دروستکردنی شتوانە. هەنە کۆمەڵە گەنجش لێ مەسەن و قەبر لێدانێ و لۆ جەنازە شوتنی شتیوانە لە ئەوە دەورش زۆر باشی لە ڕوانز لەخوای بە زیادی بی ئەو شتانە لە دەرەوەی ڕوانز بەسەر لای هەولێر و جارموزێ بە پارەیە بەس لێرە خۆی بە زیادی بی هەمووش بەلاشە لە تاپوت و لە قەبر لێدان و لە جەناز شتن و ئەو شتانە هەموو تا ئێستانێک هەموو بەلاشە لەخوای گەورە بە زیادی بی. ئیسعافە چیشن هەیە جەنازە پێگوازینەوە بێ بەرامبەر مەسەرەن پێشان هەبوو مەسەرەن لە هەولێرێ مرد بە پارە بە داتوێرانە بە ئیسعافی ئەهلی وانە بەس ئێستا لەخوای بە زیادی بی ئەو ئیسعافە بێ بەرامبەر جەنازەی گواستۆ ڕوانزێ لۆ دەروبەریشی بێ بەرامبەر لەخوای بە زیادی بی هەنە کۆمەڵێک سایاقنە عەفاران هەیە بێ بەرامبەر قەبری لێدەن شەوبی ڕۆژبی سەرمابی گەرمابی بێ بەرامبەر جێ عەفاری بگات ئەوان قەبری لێدەن بێ بەرامبەر وەڵڵاهی کۆمەڵە خێرخواز زۆر هەنە مەسەر یارمەتی نەدەن هەیە بە بیارسی هەیە بە قوم و سەقل هەیە بە خەباتەی ئەو ناشیە دێنە مەیدانێ لەخوای بە زیادی بێ ئەو نەریتە لە ڕوانزە هەرما هەر ئەشمی ئینشاءڵڵا ئەو تافوتەکە دووشەکەن لە ڕوانزێ و لە دەروبەری هەموو جیا بەکاردێن هەموو جیا نێرین